پێویستی ژیان لە کوردستان وای کرد بەشێک لە هاونیشتیمانیانمان ملی ڕێگەی غەریبی بگرنە بەر و وڵات بەجێ بێڵن. ڕۆژگارێک خەڵکی لە کۆماوەیەکی زۆر کورت ژیان باش بوو لە هەرێمی کورسان، ئەوانشی کە لە ڕۆژگاری پێشووترە ئەوانیان سەناخان ئەگەڕانەوە، بەڵام بەداخەوە لە دوای ساڵانی 2015 بەدواوە لێشاوی کۆچکردنی گەنجان و لاوانمان بۆ دەرەوەی وڵات بە تایبەت بۆ وڵاتانی ئەوروپی و بە دیاریکراویش بۆ وڵاتێکی بنمونە بریتانیا ئیتر توانیم بڵێن بە لێشاو خەڵک گەنجێکی زۆر لەوێ هەیە. لەم تەوەرەیە دەمانەوێت قسە و گفتوگۆ بکەین دەربارەی کۆی گشتی بارەدۆخی ڕەوەندی کوردی لەوێ لە قۆناغەکانی گەیشتن بوێ و گرفتانەی تووشانە بێ یاخود ئەو قۆناغانەی کەوا مامەڵەیان لەگەڵە کرێ و داتریش کرێکەی سەکان چۆنێک لای بێتەوە بە گشتی ژیانی ڕەوەندی کوردی لەوێ بە میوانداری بە میوانداری زۆر بەڕێز کاک جیات هەورامی ڕۆژنامەنووس و خۆشی دانیشتوی بەریتانیا. کاک جیات سەرتا بەخێر بێنەوە. زۆر سپاس بەخێر بێت و بەخێر بێنەوە. سپاس مامۆستاییان. خوا بەخێر بێت دووبارە. کاک جیات بارودۆخی پەنابەران و کۆچبەرانی کورد یاخود ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا و لە دەرەوە لە هەندەران بەگشتی چۆن؟ سەرەتا بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. تاوان ئەگەر بەگشتی باسی بارودۆخی ڕەوەندی کوردی بکەین لە وڵاتانی ئەوروپا لەوانەیە نەتوانین بە یەک ڕستە و دوو ڕستە یاخود بە گشتی لەسەر یەک بابەت بڵێن بارودۆخیان بۆ شێوازێ لەبەرەوەی هەر وڵاتێکە و قانون و یاسایەکی تایبەت بە پێدانی مافی پەنابەرێتی بە پەنابەران هەیە. ئەمەش کاریگەری لەسەر ڕەوتی ژیانی ئەوان دروستەکات. ئەگەر ئێمە بەگشتی باز بکەین ئەو کەسانی کە ڕوو لە ئەوروپا دەکەنەوە لە وڵاتانی ئەوروپی شتێ دەبن بە پلەی یەکەم لە وڵات و زێدی بە و باپیرانی خۆیان دوور دەکەونەوە. ئەمەش تا ڕادەیەک لە ڕووی دەرونیەوە سەرەتا بە هەنگاوێکی قورسا تێدەپەڕن. بەڵام بە گەیشتنیان بە وڵاتە ئەوروپیەکان دەست دەکرێت بەوەی کە ئەو باف و ئیمتیازاتانی کە بۆ پەنابەران دانراوە بە شوێنیان بکەون و بتوانن ئەو مافانە بەدەست بهێنن. لەگەڵ گەیشتنیان و بەدەستخستنی مافەکانیان ئیدی لەوێ ژیانی ڕۆژانەی ئاسایی خۆیان دەست پێ دەکەن. ئەگەر باسی وڵاتی یەک و بەریتانیا بکەین کە ژمارەی پەنابەرانی ڕوو لە زیادبوونەوە بە تایبەتی ئەگەر باسی ڕەوەندی کوردی بکەین لەوێ ژمارەیەکی ئێجگار زۆر ڕویان لە وڵاتە کردووە. سەرەتای گەیشتنیان ساڵانی پێشوو کاراسانێکی زۆر دەکرا بەوەی کە ڕێگەومەکان و بەدەمەوە هاتنیکی زۆر باش بۆ پەنابەران هەبوو. بەڵام لەگەڵ دەستپێکردنی قەیرانە سیاسی و ئابوووریەکانی ئەم چەند ساڵی دوایی بەتابەتی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ڕوودانی شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا و ئەمانە کاریگەریکی ئەژگار سەختی لەسەر ڕەوشی پەنابەران دانا و بەتابەتی تر دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئەمەش کاریگەریکی ڕاستەوخۆی هەبوو لەسەر ئەو ڕەوشە. لە ئێستایا بارودۆخی پەنابەران تا ڕادەیە قورسە لەبەر ئەوەی کە ژمارەکە زۆر بووەتەوە. سەرەتای گەیشتنیان دەبرێنە نێو هۆستێلەکان. وەتە لە قۆناغ یەکەمی داخڵبوونی پەنابەرێک بۆ نێوڵاتی بریتانیا مەبەستە؟ بەڵێ، کە داخلی بریتانیا دەبێت پاش ئەنجامدانی ڕێکارە یاساییەکان بۆ ماوەی یەک دوو ڕۆژ دەبرێنە نێو هۆستێلەکان. ژمارەیەکی ئێجگار زۆر پەنابەر لە نێو هۆستێلەکان ئێستا ماونەتەوە هیوا هەیە لە ساڵ لە ساڵ زیاتر ماوەتەوە و تاوەکو ئێستاش شوێنێکی ئەوەی کە وەکو مافی بدرێت لە خانوویەکانی شەجێ ببێت تا ئێستا بەردەست نییە لەبەرەوەی کە ڕێژەکە زۆرە شوێن و مەکانەکان هەمووی پڕبووتەوە لە خەڵکی پەنابەر و هاتنی پەنابەرانی ئۆکرانیا. ئەوە بوو کە لە یەک وەجبەدا بەریتانیا نزیکەی 20,000 خێزانی ئۆکراینی وەرگرت و بە هەمان شێوە نزیکەی 10,000 خێزانی ئەفغانستانیشی وەرگرت. ئەمە لە ڕووی نیشتەجێبوونەوە وای کرد کە ژمارەی خانووە چۆڵەکان بۆ پێدانیان بە پەنابەران زۆر کەمتر ببێتەوە و پەنابەران لە ماوەیەکی زۆری چاوەڕوانیە بمێننەوە تاوەکو بڕۆنە ئەدرسی خۆیان. ئەمەش کاریگەریەکی زۆر قورسی لەسەر ڕەوشی دەرونی و تەندروستی و هەروەها کۆمەڵایەتی ئەو پەنابەرەدا بنرێت. لەم نێوەندەدا چەندین ڕووداوی نەخوازراو ڕوویدا
من وەکو خۆم یەکێک لەو شارانی کە لەوێ نیشتەجێم لە شاری گلاسگۆ چەندین پەنابەر هەوڵی خۆکوشتنیاندا ئەوە بوو بەگشتیا لە کوردەکان ئەمە کە لە هۆستێلەکانە باس دەکەین تەنیا کوردی لێ نییە بەڵکو ژمارەیەکی زۆر جیاواز لە کورد ئێرانی عەرەب و هەروەها پەنابەرانی وڵاتانی دیکە بوونیان هەیە و بە شێوازێکی تێکەڵ لە هۆستێلەکان دائەنرێن ئەوەی کە ڕوویدا لەو شارە هاوڵاتیەکی مۆرۆکۆیی بوو کە پاش ئەوەی کە ئەم ڕەوشە سەختەی تێپەڕان هەوڵی خۆستنە خوارەوەی یا و لە ئەنجامە یانی لەدەستدا پاش ئەو ڕووداوەش لە ڕووداوێکی تردا هاوڵاتیەکی سکۆتلەندی کە ئێمە ئەگەر بیگەڕێنەوە بۆ سەرەوەی کە ڕەسیس بێت یاخۆ نەژاد پەرست بێت هێرش دەکاتێکێک لەسەر هۆستێلەکان و دوو هاوڵاتی یاخۆ دوو پەنابەر لەوێ بەر دەزرێشی گوڵە دەدات و دەیان کوژێت بەگشتی بارودۆخەکە بە شێوازێکی زۆر قورس ئێستا تێئەپەڕێت بەڵام لەگەڵ ئاسایی بوونەوەی کاروبارەکانیان ئیدی پەنابەران مافی پەنابەرێتی وەردەگرن ئەو کاتە ڕێومەکان و شوێن و ئیشوکاری خۆیان ئەدۆزنەوە و ئەکەونە سەرباری ئاسایی خۆیان تا چەند ئاسانکاری بۆ ئەو کەسانان کرێکە کۆچبەر و پەنابەرن بۆی مافی پەنابەرێتی وەربگرن لە وڵاتەیە بە تەواوەتی ئەو کۆی کە خۆمان پێڵێن ئیقامە وەربگرن و لێ بمێنەوە بتوان بۆ ئەو مەبەستی کە ڕۆشتون جێبەجێ بکەن. بەڵێ تەبەن لە ڕووی یاساییەوە گەر باس بکەین پێدانی مافی پەنابەرێتی بە هەر هاوڵاتیەک لە هەر ڕەگەز و نەژاد و ئاین و نەتەوەیەک بێت جیاوازی نییە بەڵکو یەک یاسا و یەک قانون هەیە بۆی کە مافی پەنابەرێتی بدرێت بۆ کەسانە ئەو کەسانی کە ڕوو لەوێ دەکەن دەبێت خاوەنی کەیسێک بن کە لە وڵاتی خۆیان کە هەڵدێن کەیسەکەیان بە شێواز دەبێت کە نەتوانن بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان لەوێ هەندێک ڕێکاری یاسایی تێدەپەڕێنن و هەندێک لەو پەنابەرانە لەوانەیە بە بۆنەی خوێندنەوە یاخود بە بۆنەی هەلی کارەوە یاخود بزنسەوە ڕوو لە وڵاتانە بکەن لە ئەنجامە ڕێکارەکان لە تاکێکەوە بۆ تاکێکی تر دەگۆڕێت لە ڕووی کاتەوە لە ڕووی زەمەنەوە و لە ڕووی وەڵامدانەشەوە هیوا هەیە مەسەلەن چەندین ساڵ چاوەڕێ دەکات تاوەکو وەڵام بدرێتەوە سیرەکەی لەگەڵ هاوڕێکی دیکەیدا کە پاش چەند مانگ دەگاتە دەوێ مافی پەنابەرێتی بەو ئەدرێت و ئەم هێشتا لە چاوەڕوانیدایە ئەمە پەیوەستە بە ڕێکارەکانی خودی ئەو وڵاتانە کە تا ڕادەیەک ناهاوسەنگیەک لە نێوان کەسەکانە دروست دەبێت لە ڕووی کاتەوە و لە ڕووی پێدانەوە بەڵام بەگشتی پێدانی مافی پەنابەرێتی لە ئێستاە تا ڕادەیەک ئاسانکاری کراوە لەبەرێکە وڵاتە ئەوروپیەکان پێویستیان بەدەستی کارە پێویستیان بە وزەی گەنجە بۆ ئەوەی کە ئەو فەراغی لە وڵاتەکانی خۆیانە هەیە بە بوونی پەنابەران لە شوێنە جیاوازەکان پڕ بکەنەوە. کاک جان ماوەیەک لە بریتانیا دەنگۆی ڕەوانەکردنی پەنابەران بۆ وڵاتێکی وەکو ڕوەندا و پاش تەوابوونی ڕێکارەکان ئەگەر ئێوە هەیە بگەڕێنەوە بریتانیا یاخود دیپۆرت بکرێنەوە بۆ ئەو وڵاتی کە لێوەی هاتوون ئەمە ئێستا لەوێ لە ڕووی ڕێکارەکانەوە چۆن بەڵێ ئەمانە هەمووی وەکو فشارێکی سیاسی لە ناو دەسەڵاتی حکومڕانی بەریتانیا چەندین ساڵە باز دەکرێت هەر لە سەردەمی سەرۆکوەزیرانە پێشوەکان لە سەردەمی بۆریس جۆنسن و پاشان دوای ئەوەی کە ڕیشی سوناک و لە ئێستایا سەرۆکوەزیرانی نوێ کە دێت ئەمانە وەکو کارتێکی فشار لە بەرامبەر وڵاتە ئەوروپیەکان و بۆ خودی ناو دەسەڵاتدارانی بەریتانیا ئەنجامەدرێت تاوان جگە لە دەنگۆی ڕەوانەکردنی پەنابەران بۆ ڕوەندا چەندین دەنگۆی تر یاخود پرۆژەی تر هەبوو کە بربەستێکی زۆر قورس لە نێوان فەڕەنسا و بەریتانیادا بنرێت کە کۆچبەر بەڕێژەیەکی کەم بێتە ناو خاکی بەریتانیا بۆ ئەمەش بڕێکی زۆر پارە وزەی سەربازی و هەروەها مەدەنی لەم نێوەندا سرف کراوە بەڵام ڕێکارەکان تەنیا ئەوە بووە لەسەر پەڕی کاغەز بۆ یاخود لێدوانەکان بووە ڕوەنداش بە هەمان شێوە ڕاستە ئەو کەمپە لە ڕوەندا دانراوە و هەماهەنگی کراوە و تەوافقی بڵێن سیاسی و ئابووریش کراوە لە نێوان بەریتانی و وڵاتی ڕوەندا بەڵام پێش ناردنی هەر پەنابەرێک خەڵکی ئەو وڵاتە ڕێکخراوە مەدەنیەکان لە جموجۆڵێکی زۆر باشا بوون بۆی کە ڕێگری بکەن لەوەی کە پەنابەران بنێرنە وڵاتی ڕواندا ئەم شارانە وای کرد لە سەرۆکوەزیران کە ناتوانێت بە کردەیی ئەم کارە ئەنجام بدات
هەر شوێنێ تا کۆتام قۆناغیش لەسەر خەت بووم کە چەندین پەنابەریان لە شوێنی مانەوەی کە پێ دەڵێن سنتەری دیپۆرت ئامادە بکەن بۆ ڕەوانەکردنیان بۆ وڵاتی ڕواندا بەڵام خۆشبەختانە بۆ هۆی فشارەکانی چالاکوانان و ڕێکخراوە مەدەنیەکان لە خەڵکی بەریتانیا و خەڵکی خۆشمان وای کرد کە ئەنجامەکان سەرنەگرێت و هەوڵەکان شکست پێبێنێت لە بەرامبەریشە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان مافی مرۆڤ ئەمانە هاتنە سەرخەت بۆی کە نابێت هیچ پەنابەرێک ڕەوانەی ڕواندا بکرێت بەڵکو پێویستە بەگەیشتنی بە وڵاتی بریتانیا دەست بەجێ کەیسەکانیان یەکلای بکرێتەوە. زۆر باش کاک جیاد کێن و کەسانی یاخود چ جۆرە کەیسێک زیاتر دەبێتە پەناهەندە و کۆچبەر لە وڵاتانە ڕۆکاتەوە وڵاتانەوە چۆن ئاسانکاریان بۆ کرێت بۆ بەتایبەت لەلایەن ڕەوەندی کوردیەوە بۆ وەرگرتنی شوێنی مانەوە و نیشتەجێبوون و ئەدرێس و ئیقامەوە بابەتان. طبعاً کەیسەکان جیاوازن کە زیاتر لە ترۆپکی کەیسەکان ئەمە ئەتوانین ئاماژە بە کەیسی سیاسی بدەین، کەیسی کۆمەڵایەتی، کەیسی ئابووری و پاشان وردە وردەیەنە سەر کەیسەکانی وەکو خوێندن، هەلی کار یاخود بزنس. لە ترۆپکەکە کە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کە باسمان کرد ئەمانە بە پلی یەکەم بە شێوازێکی زۆر ئاسان یەکلایی دەکرێتەوە بەوەی کە ئەو کەسە دیکۆمنت یاخو بەڵگەنامەیەکی پێویستی هەبێت بۆ کەیسەکەی کە ئاماژەی پێئەدا لە بەرامبەردا حکوومەت و وەزارەتی ناوخۆ کە لەوێ بە هۆمۆفیس ناو دەبرێت کەیسەکانیان یەکلای بکرێتەوە. تاوان ئەو مافانەی کە دەدرێت بە پەنابەرێک بۆی کە بتوانێت ڕێکارەکانی بگرێتە بەر هەموو کاراسانەیەکی بۆ کراوە بەبێ بەرامبەر بەوەی کە پارێزەرێکی تایبەت بۆ کەسەدا ئەندێت کە کاروبارەکانی بۆ بەڕێوەبات لە بەرامبەردا شوێنێکی نیشتەجێبوونی بۆ ئامادە ئەکرێت بێ ئەوەی کە هیچ مکافئە یاخود لە ڕووی داراییەوە ئەو کەسە پارە بدات. لە ڕووی پێدانی مکافئەیەکی هەفتانەش بەڕێپارەیەکی دیاری کراو دەدرێت بۆ کەسە بۆ ئەوەی کە تا کەیسەکەی یەکلایە بێتەوە چکە تاوەکو کەیسەکەت یەکلایی دەبێتەوە و مافی پەنابەرەتی وەردەگریت تۆ بۆ نییە لە وڵاتەیە هیچ جۆرە هەلێکی کارێکی ڕسمی بکەیت تەنیا ئەبێت چاوەڕێکی تاوەکو حکوومەت وەڵامت بداتەوە. پاش وەرگرتنی ئیقامە ئەو کاتە تۆ دەتوانی بە شێوازێکی قانونی و یاسایی دەست بە کارکردن، دەست بە خوێندن و بەدەست بە هەر کارێکی تر بکەیت. ئەو کاراسانش کە کراوە لە گرتنی پارێزەرێک ئەو پارێزەرە پێبێ بەرامبەر کارەکانی تۆ ڕێک دەخات، ئەو کەیسی تۆ ڕێک دەخات تاوەکو کەسەکە ئامادە بکات بۆ ڕۆژی لەوێ کە بڵێم مستەلاحی ئینگلیزیەکەی پێڵێن ئەنتەرڤیو یاخود چاوپێکەوتن ئامادە دەکات بۆ ڕۆژی چاوپێکەوتنەکە. لە ڕۆژی چاوپێکەوتنەکە لەگەڵ کارمەندێکی وەزارەتی ناوخۆیە لە نێوان 4 بۆ 5 تا 6 کاتژمێر تۆ لەژێر لێکۆڵینەوە پرسیارکردن و وەڵامدانەوە دایت. پاش تەواوکردنی ئەم خۆناغەش لە چاوەڕوانیەک دەمینیتەوە لە نێوان مانگێک تاخو 3 مانگ یاخود 6 مانگ ئەتجاری واشەیە کەیسەکان زۆر دوور درێژە بێتەوە وەڵامدانەوەکان تا ساڵێک ئەو کاتە بە بەڵێ یانەخێر تۆ وەڵامەکە وەرەگری. ئەگەر بەڵێ بۆم پێدانی ئیقامەیە ئەگەر خوا نەخواستە بە نەخێر بووم ئەو کاتە تۆ دەڕێتە قۆناغی دووەم. لە قۆناغی دووەم کە ڕوبەڕووی حاکم دەبیتەوە لەسەر ئەو خاڵانەی کە تۆ ڕەفزت وەرگرتووە. لەوێ حاکم نێوەندگیری لە نێوان وەزارەتی ناوخۆ و کەسی داواکراو کە پەنابەرە ئەنجامەدا. ئەگەریش بکاتەوە قەنەعاتی کە بەڵێ ئەم خاڵانە پێویستە ئیقامە پێ بدرێت لەوێ کەسەکەت یەکلای دەکرێتەوە. کاک جیاد بەدەر لە بابەتی ڕۆژی پەنابەران لە ڕوانگەی یاسایی و ئەو کارە قانونیانی کە پێویستە بۆ مافیمانەوە زۆر جارە بینین کۆمەڵێک نەتەوەی تر بۆ نمونە ئێرانی یاخود تورکەکان یاخود بەشێک لە وڵاتانی عەرەبی ڕێژەیەکی زۆر پەنابەریان لە وڵاتێک هەیە توانن جۆرێک لە جۆرەکان شەقامی سیاسیە وڵاتە یاخود ڕەوەندیەکەی خۆیان لەوێ وا لێ بکەن بتوانن کۆمەڵێک بەرژەوەندی سیاسی بۆ وڵاتی خۆشیان بەدەستبێنن. ڕەوەندی کوردی وەکو لای خۆمان لەوێش پارچە پارچەیە لێرە هەر کۆڵانێک عایدی ڕەنگ و هەر کۆڵانێک عایدی دەنگێک و کەس بە کەسێک و بێسەروبەریەکەی کە لە کوردستان ئەم هێزە دەسەڵاتە بۆ تاکی کوردی و برا بۆ برای دروست کردووە. ئەی ڕەوەندی کوردی لە بریتانیا چۆنە یەک دەنگێک هەبینێ یاخود هەرێمی کوردستان نەیتوانی ئەو یەک دەنگی ئەو هەموو هێزە جوانەی لەوێ هەیە بتوانێت هیچ نابۆ کۆمەڵێک بابەت بەکاری بێن. لە ڕووی نەتەوەکانی دیکەەوە بە تایبەت ئەگەر باس بکرین نەتەوەیەکی وەکو پاکستانی یاخود هندی ڕێژەیەکی زۆر لە پەنابەر لە وڵاتە ئەوروپیەکان و بە تایبەت بەریتانیا داگی کردو بۆی کە هندستان و پاکستان
لە دێرین زمانەوە مستعمەری بڵین وڵاتانی ئەوروپی تایبەتی بەریتانیا بووە بۆ هۆیەوە ڕێژەی کۆچکردن یاخود کاتی کۆچکردنی ئەوان دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1960 ئەوانە لە ئێستاە ئەوان جێگیربوونێکی باشیان لە وڵاتی بەریتانیا هەیە ئەوە تا ئەگەر بە نمونە باس بکەین شەقامی ڕەوەندی پاکستانی و هیندستانی دەبینین لە لووتکەیە ئەوە تا ئێستا سەرۆکوەزیرانی بەریتانیا ئافرەتێکی هیندیە لە هەریمی سکۆتلەندا کە لەوێنی شەجێ من پاکستانیەکە سەرۆکوەزیران پاش ئەوەی کە لە ماوەی ڕابردوو ئاڵۆگۆڕی دەسەڵات کرا بەوەی کە سەرۆکوەزیرانی پێشوو دەستی لە کارکێشایەوە یەکێک لە ئەندامی حزبەکان کە پاکستانیەکە خۆی ئەپاڵێوێت و دەنگی پێویست بەدەستێنێت و لە ئێستاە سەرۆکوەزیرانی هەرێمی سکۆتلەندا پاکستانیە سەرۆکوەزیرانی بەریتانیا هیندستانیە وڵاتێکی وەکو بەریتانیا کە بە وڵاتێک ئاینی بە مستەلەحە خۆمانی وڵاتی بەریتانیا ئۆزما ئێستا پاکستانیەک و هیندستانیەک بەڕێوە دەبن ئەگەر بگەڕێنەوە باسی ڕەوەندی کوردی بکەین ئەتوانین بە دوو شێواز بۆی کە ڕەوەندی کوردی ڕێخستنەوەی بەدەربێت لە دەستێوەردانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوەندێکی زۆر باش و لێکتێگەشتنێکی زۆر باش و هەنگاوێکی زۆر باش دەنێت بەوەی کە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان دەسەڵاتدار لەوێ نەتوانن زەفەر بە تەداخڵکردنی ئەو ڕەوەندە بکات و بۆ مەسلحەتی خۆی بەکاربهێنێت خۆشبەختانە بە دوورکەوتنەوە لەم بابەتە سیر دەکەین لە شارێکی وەکو گڵازگۆ ئافرەتێکی گەنجی کەرکووکی برای خاتە ڕۆزە ساڵح ئێستا دەبێتە ئەندامی شارەوانی گەورەی سکۆتلەندا لە شاری گڵازگۆ ئەمەش هەواڵێکی زۆر خۆشە بۆ ئێمەی ڕەوەندی کوردی کە بتوانین کەسانێکی وەکو ئەوانە بخینە سەر ئەمە بە پشتگیری ڕەوەندی کوردیتانێتی و پلێ بەتاکید ئەو کاتی کە هەڵمەتی بانگەشە بووم ڕێکخراوی زاگرۆس لە گڵازگۆ هەڵمەتی بانگەشەکردن و کار و چالاکی و بڵاوکردنەوەی پۆستەر و ئامادەبوون لە کەمپینەکانی بانگەشە کارێکی وای کرد کە ئەم خاتونە دەنگێکی باش بەدەست بهێنێ بەپێ قانونی هەرێمی سکۆتلەندا هەموو پەنابەرێکیش کە مافی ئیقامەی هەیە ئەتوانێت دەنگ بۆ پەرلەمانی سکۆتلەندا و بۆ شارەوانەکانی سکۆتلەندا بدات ئەو کاتەش ڕەوەندی کوردی ڕێژەیەکی زۆر باش دەنگیان پێدا دەبینین لە شارەکانی وەکو لیدز یاخود لیستەر یاخود بیرمینگام یاخود لە پایتەختی بەریتانیا چەندین ئەندامی شارەوانی کوردمان هەیە لە ئێستاە جێگیری سەرۆکی شارەوانی لەندەن هاوڵاتێکی کووردە ئەنی ئەم ڕەوەندی کوردیە ئەتوانی شەقامەکەی ئەبوو شێواز داگیر کردووە لە ڕووی چالاکی مەدەنیشەوە چەندین گروپ و دەستە و ڕێکخراومان هەیە کە بە هەمانگی یەکدی لەسەر پرسەنەتەوەی و سیاسی و کۆمەڵاتیەکانی کورد لەوێ کار دەکات چەندین قوتابخانەی فکری و هزری و ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیمان لەوێ بنیاد ناوە بەوەی کە ڕەوەندی کوردی لەو شوێنانە کۆبکەینەوە زۆر باشە کەک جاجگەلەوە لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە بارودۆختان چۆنە بەتیابەتێک کە لای خۆتان لە نێوان پەنابەرە کوردەکانە یان لە بابەتە خێزانیەکانە ڕۆکەمێک باسمان بەڵێ بەڵێ خۆشبەختانە بەهۆی زۆربوونی ڕێژەی کورد لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیا لە ئێستاە هەموو بۆنەیەکی کۆمەڵایەتی ئاینی سیاسی و ئابووری دەخۆزینەوە بۆ ئەوی کە لە نزیکەوە یەکتری ببینین لە نزیکەوە هاتوچوو یەکتری بکەین باوەڕ ناکەم لە هیچ شارێکی گەوری بەریتانیا لە ئێستاە قوتابخانەیەکی کوردی بۆ مناڵان بۆ گەنجان و بۆ لاوان نەبێت باوەڕ ناکەم لە هیچ شارێکی گەوری بەریتانیا سنتەرێکی مێژوویی ڕێکخراوەیی و چالاکی بوونی نەبێت کە گەنجانی ئێمە نەتوان ڕووی تێ بکەن ئەستا گەنجانی ئێمە لە پاڵ ئیشکردنیان لە شوێنی جیاوازەکان سەرقاڵی خۆڕێخستنەوەن لە ڕێکخراوە جیاوازەکانی چالاکی مەدەنی ئابووری سیاسی و ئاینی ئەوە تا دەبینین لە ڕێگەی حیزبەکانەوە بەتابەتی ئێستا نمونەیەکی جوان باس بکەم سنتەری نووری حکمە لەخی خۆی لە وڵاتی بەریتانیا کردووەتەوە هەنگاوێکی زۆر باشی ناوە کە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی دینیەوە گەنجەکانمان پەلکێش بکا بۆەوەی کە لەوێش بە هەمان شێوە سەرقاڵی دینداری خۆیان سەرقاڵی ئاینی بەڕاستیمایەنەکانی خۆیان ببن
لە ئێستا لە هەموو شارێکی بەریتانیا بەتابەتی شارەکانی و مانچەستەر، بیرمینگام، لیستر، لیدز، خودی لەندەن چەندان مزگەوتی گەورە لەوێ بوونی هەیە وتار بە وتاری بە زمانی کوردی دەدرێت. لە ناو خودی مزگەوتەکانیشا چەندین سنتەری پێگەیاندنی گەنج و لاو و بنا لەسەر شێواز و بڵین ڕوتی ئاینی و ئیسلامی لەوێ پەروەردە دەکرێت. لە ڕووی کۆمەڵایەتیەکەوە بەڕاستی پێتانڵێم ئێمە کورد لەوێ فەراغێکی زۆرمان هەیە بۆی کە دابڕاوین لە خێزان و کەسوکار و وڵات و نیشتیمانمان. بەڵام تەنیا دڵخۆشیکی ئێمە لەوێ کۆبوونەوە خێزانیەکانە، کۆبوونەوەی گەنجانە، لاوانە، بۆی کە بتوانین ئەو فەراغە لەوێ لە نێوان خۆمانە بەبیر ببینەوە. زۆر سپاس کاک جیاد هەورامی، ڕۆژنامەنووس و هەروەها دانیشتوانی وڵاتی بریتانیا لەوێ لەگەڵ ماوەی سپاس دەکەین. زۆر سپاس بۆ ئێوەش.